هەر سەبارەت بەم پرسی گەیاندنی خزمەتگوزاری بە هەشتی حەسارۆ گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر دەکەین کە بەڕێزانە نێو ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانەکە. عەبدولواحید بەخێر بیت. زۆر سوپاس. ئەمڕۆ ینی ئەم پرۆژەی هەم ئاوەڕۆ هەمیش ڕێگاوبان گەیشتە هەشتی حەسارۆ کە ئەم گرێبەستە چۆنە و ماوەی تەواوبوونی چەندە؟ بەڵێ حقیقەتەن ئێمە ڕۆ زۆر خۆشحاڵین بەڕاستی بە گەیاندنی خزمەتگوزاری بۆ هەشتی حەسارۆک لە دوای ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت و سەردانی بۆ ئەم شوێنە ئەوە بوو کە گشت ئەو فەرمانگانەی ڕاستپارد کە دەبێتن تەواوی کارەکان و ڕێکارەکانی پێویست ئەنجام بدرێتن بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ هەشتی حەسارۆک. ئیمڕۆ واژووی گرێبەستی گەیاندنی خزمەتگوزاری لایەن وەزیری شارەوانی گەشت و گوزار و پارێزگاری هەولێر و لەگەڵ کۆمپانیای گەلیاوە بۆ ئەم بابەتە کە چەندین ساڵە کەماوەتەوە دەستی پێکرد و کاری خزمەتگوزاری و گەیاندنی خزمەتگوزاری بە فەعلی لە هەشتی حەسارۆک کاری تیادا دەست پێ کرد. ئەوەش بوو کە بدروستکردنی شەقامەی 6 مەتری کە نزیکەی 3 کیلۆمەتر دەبێتن و ئەو شەقامە ئاوەڕۆش لەگەر هەیە ئاوەڕۆکەش بە قەبارەی جیاجیا لە ئەو شەقامە جێبەجێ دەکرێتەوە لە هەندێک شوێنان بە قەبارەی 2 بە 2 بۆکس کەلڤەکتە و لە هەندێک شوێنیش بە وەک لولەیی جێبەجێ دەکرێتن. ئەوەی جێگای باسە ئێمە دەزانین کە لە مێژە هاوڵاتیان و دانیشتوان یان ئەوانی کە زەویان هەیە لە هەشتی حەسارۆک داوایان دەکرد کە بە فەعلی ئەو خزمەتگوزاری بگاتن و ئەمڕۆ ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت بە فەعلی چووە بواری جێبەجێکردن. باشە ینی دەکرێت هەر ئەم کۆتایی قسەکان بکەمە پرسیارێک ینی پێشتر زۆر جارداوای خزمەتگوزاریان دەکردووە بەڵێ نیشان پێدەدرا بە دانیشتوانی هەشتی ئەوانەی کە خاون زەوین لە هەشتی حەسارۆک بەڵام پرۆژەکان وەکو پێویست نەدەگەیشتن ئەم جارە بە تەواوی دڵخۆش بن. ئێمە لێتە ناشارینەوە بەڕاستی گەڕەکی هەشتی حەسارۆک لەوانەیە گەورەترین گەڕەکی شاری هەولێر دەژمێنێتن و ئەو زەویانەی کە لەوێندەدا زیاتر لە 16,000 پارچە زەویە وەمانەوەی بەم شێوەیە تەنانەت ئەوەیە کە ئێمە کارێکی ئاسان نییە گەیاندنی خزمەتگوزاری لەو وەزعی کە ئێستاش کە قەیرانی دارایی و چەندین گرفتی کە یەخەی حکوومەت گرتووە بەڵام ئیسراربوونی حکوومەت و ئیسراربوونی جەنابی سەرۆکی حکوومەت خودی سەرۆکی حکوومەت بە گەیاندنی خزمەتگوزاریەکە گشت بەربەستەکانی وەلێ کردەوە کە نەمێنێتن و ئەمڕۆ خەبەری یان هەواڵی خۆشحاڵ بە ئەو هاوڵاتیانە بگەینێت. باشە ینی لە پلاندا هەیە لە داهاتوودا پرۆژەی دیکەش بۆ هەشتی حەسارۆک جێبەجێ بکرێت یاخود بۆ ئێستا هەر ئەم پرۆژەیە تاوکو کۆتایی ئەم ساڵ ئەوەی ئەمڕۆ کە ئەنجام درا لەوانەیە قۆناغی یەکەمی لە کارەکان ئەوەی بەڵێ ئەوەی کە ئێمە زەوی سەرۆکایەتی شارەوانی هەولێر کە پێشتر پارەکەمان فرۆشە ڕێگای زیادکردنی ئەشکەرە و ئامادەمان کردبوو نزیکەی ئەو پرۆژەیە بە 7 ملیار و نیو ئەنجام دەدرێتن و وادەی پرۆژەکەش وەک جەنابی وەزیری شارەوانیش ئاماژە پێ کردەوە بەخۆی 110 ڕۆژە بەڵام ماوەکەی لەوانەیە کۆمپانی وەکو بەڵێنی پەیمانیدا بە زووتریش تەواوی بکاتەوە ئەمەش دەرچەیەکە یان خۆناغێکە کە ئێستا ئەمە دەتوانین بڵێن کاری خزمەتگوزاریەکانی هەشتی حەسارۆک بە فەعلی ئەنجام دەدرێتەوە نەک ئەوەش بەڵکو ئەم دەتوانم بڵێم کە عادەتەن ئێمە لە گەڕەکەکان یان لە شوێنەکان دیکە دەبی 135 ئاوادانی هەبێ ئینجا کارەکانی خزمەتگوزاری دەگەنێتن بەڵام لە هەشتی حەسارۆک هەتا ئێستاوانێ 103 ئاوادانی بەڵام کاری خزمەتگوزاریش دەست پێ کرد. باشە یان ئەگەر کاری خزمەتگوزاری پێ بگات ئاوادان نابێتەوە ئەم ڕێژەیە بەرزتر نابێتەوە بە دڵنیاییەوە ئێمە هیوادارین وەک ئەوەی کە پێشتریش هاوڵاتیان کە داوایان دەکردەوە دەبێتن ئەو ڕاژەی داواکردنی ڕێپێدانی خانوو دەبی زۆر زیاد بێتن بۆ ئەوەی کە بتوانێتن ئەو شوێنە بە زووترین کات ئاوادان بێت. باشە دوای ئەم پرۆژەیە ینی با بڵێن دوای کۆتایی ساڵ یەکسەر دەست بە پرۆژەی نوێ دەکەن بۆ هەشتی حەسارۆک بەڵێ ئێمە خۆناغ لەگە بابەتەکان دەڕۆین حقیقەتەن بەخۆی کاروباری زۆرتیدا هەیە بۆ کاری خزمەتگوزاری زۆرتیدا هەیە بەڵام ئەوە گەورەترین بابلێن خەتووە بوو کە ئێمە ئەو هەنگاومان کە هاویشت. باشە هیچ بربەستێک ڕێگریەک هەیە لەوەی کە پرۆژەکان جێبەجێ بکەن بۆ هەشتی حەسارۆک کە ئێوەی تاخیر کرد بێت گرفتی بۆ ئێوە دروست کرد بێت بەدڵنیاییەوە خۆت دەزانی ئێمە حکوومەت هەرێمی کوردستان بەڕاستی بەخەمخۆریەوە تەماشای هەموو گرفتەکان دەکاتەوە بۆ چارەسەرکردنی یەک لەو گرفتان ئەوەی هەشتی حەسارۆک بوو کە ئەوەش پەیوەست بوو بە بودجەی دابینکردنی پارە و بودجە بۆ ئەم شوێنە لێت ناشارمەوە کە بەخۆی ئێستا لە قۆناغێکی ئەوەیە کە بەخۆی قەیرانی دارایی وەزعێکی زۆر بابلین ئەوەی ناحی دارایی گرفتەیە بەڵام سەرڕای ئەوەی کە گوتم ئیسراری جەنابی سەرۆکی حکوومەت و تەکلیفکردنی هەموو ئەو وەزارەت و ئەو لە ڕووبودجەوە ڕاستاییەوە
بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە خۆشحاڵ دەبین کە بتوانین لە زووترین کاتدا گشت ئەو خزمەت گوزارانێک کە پێویستە لە بۆ هەموو گەڕەکان و کۆڵانەکان ئامادە بکەنەوە ئەویش بە قۆناق پەیتا کارەکان جێبەجێ بەسم ئەو بوو ینی گرفتان بۆ دروست دەبێت لە ڕووی یاساییەوە یان تەنها گرفتەکانەوەی لە ڕووی بودجە و داراییەوە بودجە و داراییە ئەوەی کە هەتا ئێستا لەکنمان هەیە تەنیا ئەوەیە و بتوانین ئێمە پرۆفایل و پلانیش بۆ هەموو شوێنەکانی حازرکەین کە ئێستا بەشێکی زۆری لە بەردەستمان و ئامادەکراوە. باشە دەتانەوێت چی بە خەڵکی ینی هەشتی حەسارۆک بڵێن ینی دوایین شت مەسەرەن ماوەیەک بەر لە ئێستا ناڕزایەتیان هەبوو سەبارەت بەو کەمی پرۆژە و خزمەت گوزاریەکان لەوێ ئەم ڕۆژ لەگەڵیدا هەیەم بووە بە بەردەوامی دەتانەوێت ئێستا چی بە دانیشتوانی هەشتی حەسارۆک بڵێن چۆن دڵخۆشیان بکەن چ بەڵێنێکیان پێ دەدەن. بەڵێ ئەمە وەک پێشتریش کۆ ئاماژەماندا بوو بە کە ئێمە حەقەتەن ئەوانە هاوڵاتی و خۆشەویستی خۆمانن و هەروەها تەکلیفی جەنابی سەرۆک حکوومەت و هەموو ئەولایەنە پەیوەنددارانە بە ڕۆژ بە شەو کارێن لەسەر ئەو بابەتە کردووە بە دڵنیاییەوەش پێیان دەڵێن هیچ درێغیەک نەکرایە بەڵام ئەوەندە ئەوە بووە کە ئێمە بتوانین بگەینە ئەو ڕۆ کە بە هەموو ئەو پلانانەوە و دابینکردنی بوجە و هەموو ئەو کارانێک کە پێویست بووە تاکو ئیمڕۆ ئەو هەواڵە خۆشانی بگەینین بە هاوڵاتیانی خۆمان ئەوەش بۆ تەنها بۆ ئۆگەڕەکە نییە حەقەتەن حکوومەت لە کابینەی نوێیەمدا هەموو هەوڵ و تەخلای ئەوەیە کە بتوانێتن هاوڵاتی بتە ڕقەمیەک لە گەیاندنی هەموو ئەو کارانە خزمەت گوزارانێک کە دڵی خۆش دەکاتن. کابل واحید پرسێکی دیکەیە مەسەلەی تەقسیم دوو دابش دوو ئەو زەویانەی کە لەوێ حکوومەت کە ئەویان لێ قەدەغا کردبوون ڕێگەیان پێدەدات ئێستا چۆنیە؟ بەڕاستی ئێمە هەر کارێکی یاسایی بیتن وەک جەنابی وەزیر و جەنابی پارێزگاش ئاماژەیان پێکردەوە ئێمە دامی بابەتەکان دەکەینەوە بەڵام دەبێتن مۆزوعی دابەشدوو ئەوانە تەنها بابەتێک نییە بڵێن بە ئاسایی بیتن نەخێر بەڵکو دەبێتین دەراستێکی تەواو بکرێتن لەلایەک. باشە سەکردن و فرۆشتنی پێوەکراوە هەیە لە زەویەکدا دابەشی دووکرا و من خاوەنی زەویەکم و تۆ خاوەنی زەویەکی ینی ئەوە چۆن تەعامل بکرێت لە مۆدوع. بەڵێ ئینجا وەک ئاماژە پێکردەوە هەر بابەتێکی یاسایی بتن ئێمە پژگیری دەکەینەوە و تەواوی سەپۆرتی ئەو بابەتە دەکەین بە شێوەیەک ئەگەر بێت و یاسایی بێتن بەڵام یاسایی بوونەکە چۆنیە گەرە یاساییەکە ئەوەیە ئێمە هەر شوێنێک کە دیزاینی بۆ دادنێتەوە ئەو دیزاینە بەپێی ئەوەی کە بەڕێبەتی نەخشدانی ئاوەدانی هەولێر کە کاری لەسەری کردووە دابەشی کردووە ئەو زەویانە بۆ چەند ڕوبەرێک ئەو ڕوبەرانە بە دراست کراوە بە شێوەیەکی ئەوهانیە کە بڵێم عشوایی بێتن بۆیە بەڕاستی ڕێزگرتن لە میکانیزمی دابشکردنی زەویەکان لەلایەن بەڕێبەتی نەخشدان ئاوەدانی هەولێر ئەوە دەبێتن بەڕەچاو وەرجێتەوە دواتر ئەگە دراستکردن و ناحەتی هونەری و تەکنیکی و یاسایی ڕێگایدا کە بکرێت دابەشدوو ئەوە هەرگی بابەتێکە دەبی دراست بکرێتەوە و ئێمەدانیشتن ئێمە یەک خاڵی گرنگ هەیە هەر داوایەک ڕەوا بێتن و یاسایی بێتن لەلایەن هاوڵاتیان بەدڵنیاییەوە کابینەی نوێم لە حکوومەت هێرشی کوردستان بە هەندی وەردەگریتەوە بە هیچ شێوەیەک فەرامۆژ ناکاتن بەڵام ڕێگای چارەکی یاسایی بۆ دامەدێتن. بەڕێ بەڕێز عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت.